ئەگەر حکومت مەبەستی کۆکردنەوەی داهاتە بۆ حکومت دەتوانێت ئەم کەپرانە بمێنن و ئەو کات بە پێی یاسا ساڵانە باجیان لێوە بگیرێت. لەگەڵ ئەوەشە ئێمە لە چەندین دەرگامان ناوە بۆ ئەوەی کە ئەم ئەلوە نەکرێت. هیچ کەسێک وەڵامی ئێمەی نەیاوەتەوە. لە دوای ئەم کۆبوونەوەش ئێمە کاردانەوەی ترمانە بێ ئەمڕۆ کە بەهێمنی ناومان نەناوە خۆپیشاندان ڕێپێوانێکی هێمنانمان کردوێت تەنها بێنە جوابێکمان بنەوە نە بە مزایی دەبووە نە بە هیچ قۆڕەخکاری بووە نە کەس ئەزانێ خاوەنی کیە نە خاوەنی خەڵکی پێنجێنە حرمەتم کەسێکی پێنجێنیەکی تیان نیە بە شێوەیە کە سەرپەرشتیار بێ و باڵا دەست بێتایە چەند کەسێک هاتووە کەس نازانێکیە ئەمەش کە تۆ ئەیبینی هەمووی خەڵکەکە بگرە زۆربەی هێشتا نەهاتووە بە نوێنەرایەتی هاتووە جا داوامان وایە بە زووتنی کات جوابمان بیرێتەوە ئەگەر جواب نەدرێتەوە بەڕاستی کاردانەوەی ترمانە بێ بەڕاستی خاڵێک کە زۆر گرنگە ئەم خەڵکە لە بەرچاوی گرت لە ئێستا مەسەلەی زیارەتی شیعە هەیە ئەمانەوێت ڕێگەل لەم زیارەتە نەگرین کێشە دروست نەکەین لەم سنوورە وەزایدە نەبێ بە خاڵێکی قورس لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمەمانوێن ئەو ڕێگە نەگرین بەڵام ئەگەر جوابمانێنەوە بەڕاستی مەجبوری حکومەت هیچ هاوکارێکی یەکەسی نەکردووە هیچ شتێکی نەکردووە کەپر هەیە 35 کەس بەس کرێکار کاریتیاکە چەند شەریکێکە ینی بە چل حەماڵ بە 30 حەماڵ لە کەپێکا کارەکە ئەمە هەمی بێتە باعسی نانبڕین بۆ چەند کەسێک ئەمەش پرۆژەکەیە بەڕاستی بە جێگەی دوو کەپرە بێت لێراکە هەڵساوە بە دروستکردن بەس تەنها بۆ کۆکردنەوەی داهاتە بۆچی ناوم ئەلوونێ لەبەرەوەی زەرمەنی یەکەم بە دەرەجە یەک فەلاحە بابا ڕوونکەمە لەبەری فەلا ئەم کەپرانە بازار ئازادیەکمان دروست کردووە باشە ئەم پیاوە بۆ منە فەلاح و پیکا بێت تەمادەی پێ لە ئەم پیاوە ئەلوویە 400 ناری داوەتێتە لەم دەڵێ لە 400 داوەتێ عەربەکەی من مەجبورە کە باریکە 25 ناری بۆ زیاگە ئەو کاتە ئەم فەلاحە ئیسفادەیەکی کردووە تێگەی من بازار ئازادە لێرە فەلاح لای من نایفرۆشە لای فرۆشێ بە ئارەزوی خۆیەتی بەڵام کە قاتع بوو کە ئەلووە بوو مەجبورە لە قاتعی خۆیان من کە قاتعم هەوەم پیاوە قاتعیە بوو ئەم پیاوە فەلاحەیەتە لای من پیکا بێتە مادەم عەربەکەم 500 ناری پێیە لای ئەو 600 ناری بێ فەلاح ناتوانێت بچێتە قاتعێکی ترەوە لە ئەلووی سلێمانی جوایە لە هەموو شوێنێک وایە